ئێستا ئاراستەیەکی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی کە پرسەکانی پەیوەست بە کۆمەڵ تایبەتتر بە خێزان و لە سنوورە فراوانەکەیە ئەوەی کە پەیوەستە بە شەریعەی ئیسلامیەوە قسە لەسەر ئەوە ئەکرێ کە یاساکانی باری کەسێتی دابڕێ لە باکراوندە شەرعەکەی لە پاشخانە ئاینیەکەی. بۆچی؟ چونکە ئەوانەیانەوێ بەپێی ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان مامەڵ لەگەڵ پرسەکانی خێزان بکەن. ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکانیش زۆربەی زۆری چونکە هەڵقوڵاوی زادەی بیرێکی ئیسلامی یا خەڵکی موسڵمان داینەناوە یا هەڵقوڵاوی کێشە و گرفتەکانی کۆمەلگا ئیسلامیەکان نین، زۆربەی دژ ئەوەسێتەوە لەگەڵ بنەما شەرعیەکانە. کەواتە بۆیە ئەوان داکۆکی زۆر لەسەر ئەوە ئەکەنەوە کە یاساکانی باری کەسێتی دابڕنن لە حکومە شەرعیەکان. وەقسەش لەسەر ئەوە ئەکرێ ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان، ڕێکەوتن نامەی سیداو، ڕێکەوتن نامەی قاهێرە، ڕێکەوتن نامەی نەیرۆبی، ڕێکەوتن نامەی پەکین، هەموو ئەمانە قسە لەسەر ئەوە ئەکرێ بەوەی کە ئەبێ پێداچوونەوە بۆ یاساکان بکرێ بە تایبەت یاساکانی باری کەسێتی، چونکە زۆربەی ئەو بابەتانی پێیوەستن بە خێزان و ئافرەتەوە لە یاساکانی باری کەسێتیان. ئەوان ئەڵێن پێداچوونەوە بکرێ بەم یاسایانەیە و ئەبێ ئەو بابەتانی لەگەڵ بنەماکانی ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان قسە ئەکەن ئەو یاسایانە لا ببرێ. لە قانونی ڕقم 15 ساڵی 2008 کە بۆ ئەحوالی شخصی کرا هەندێک لە لێکەوتەکانی ئەو ڕێکەوتن نامە نێودەوڵەتیانە واضح بوو و ئێستایش زۆرێک لەو بانگەشانی کە ئەکرێ، زۆرێک لەو چالاکیانی کە ئەکرێ ئەوەی کە ڕێکخراوە فیمەنیستیەکان پێی هەڵئەسن ئەچێتە ژێر خانەی ئەم بابەتەوە.